ئێرە شاری هەولێر و پایتەختی هەرێمی کوردستانە. ئەمە شاری خەونەکان و بەختیاری و شوقەکانی زەکەریا و ئیمپایر و پارکڤی و گرینلاند و گوندی ئینگلیزی و ئیتاڵین کە پڕن لە ماڵە شێخ و ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەرپرسلق و پەرلەمانتار و سەدان بەرپرس و پلەداری دیکەی کورد و عەرەب کە دەکەونە باکووری شاری هەولێر. کاتێک لە خزمەتگوزاریەکانی ئەو ناوچانە دەڕوانیت ئیتر وا هەست دەکەی هەولێر بووە بە ئۆرپا و شارەکانی چەشنی لەندەن و پاریس و ستەمبۆڵن. پێتان سەیر و سەمەرە نەبێ، ئێرەشە شاری هەولێرە و یەکێکە لە گەڕەکە دێرینەکانی شاری هەولێر. جیاواز لەو جیهانەی دیکە ئێرە ڕۆژ ئاوای شاری هەولێرە و گەڕەکە هەژارنشینەکانیەتی کە پێک هاتوون لە گەڕەکانی باداوە و شورتاوە و سێتاقان و سەیداوە و تەیراوە و بەلاش ئەو مەتکاوە و دڕکاوە و قەتەوی لە وەرزی زستان لە خوارەوە لافا و ماڵەکانیان دەبات و لەسەرەوەش باران سەقفی خانووەکانیان بەسەردا دەڕوخێنێ. بۆ گەناوی ئاوی کۆڵانەکان و ئاوی پیسی گەڕەکانی تریش کە ڕوو لەم گەڕەکانە دەکات ژینگەیەکی ناتەندروستی بۆ دانیشتوانە هەژارەکە دروست کردووە. لە وەرزی هاوینیش ئەوان ئازارەکانیان کەم نییە، لا تۆز و خۆڵی کۆڵانەکانیان بگرا تا بێکارەبایی و بێ ئاوی و دەیان خزمەتگوزاری سەرەتایی دیکە کە بۆ ژیانێکی سادە پێویستن. شاری هەولێر بە تەواوەتی دابەش بووە بەسەر دوو زۆنی ئاشکرا، زۆنی خۆشگوزەرانی کە لە شەقامی مەسیفەوە دەست پێ دەکات تاوەکو شەقامی مووسڵ، زۆنی نەهامەتی و ناوچە هەژارەکان لە شەقامی کۆیەوە دەست پێ دەکات تاوەکو شەقامی مووسڵ. ئەمە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی شاری هەولێرە کە بەشێکیان چەندین ساڵات دەبێک نەوتیان وەرنەگرتووە و بەشێکیشی لە ئاستێکی بەرزی خۆشگوزەرانیدایە کە ڕەنگە نەوت بۆ خۆگەرمکردنەوە بەکار نەهێنێت. ئەم جیاوازیە چینایەتیە کە لە ئاستێکی زۆر بەرزدایە و بۆتە هۆی خۆشبەختی هەندێک و بەدبەختی زۆرینەیەک، بارودۆخی هەولێری پایتەختە کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانیش شانازی پێوە دەکات. ئەو بارودۆخەی کە لە هەولێر هەیە لە شارەکانی دیکەش بە خراپتر دووبارە بوونەتەوە. ئەمە ئەو هەرێمەیە کە بەرپرسانی شانازی بە باڵەخانە بەرزەکانی و چینە بچووکە خۆشگوزارانەکەی دەکەن کە خۆیانن، بەڵام ژیانی چینە بێبەش و پراوێزخراوەکان نابینن کە زۆرینەی کۆمەڵگا پێک دەهێنن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.